تۆپی دەستیانی سلێمانی بە بڕنی لە تۆپی دەستیانی هەولێر توانی بێتە پاڵەوانی جامی خولی نایابی کوردستان. لە شاری سلێمانی لە هۆڵی دکتۆر لەتیف ئەمین یاری کۆتایی تۆپی دەستی خولی نایابی کوردستان بەڕێوە چوو. لە میانەی یاری کۆتایی خولەکە هەردوو یانەی سلێمانی و هەولێر ڕوبەڕووی یەکدی بوونەوە. یاریەکە ململانەیەکی کەمی بەخۆیەوە بینی و بە درێژایی هەردوو جێم کوڕانی سلێمانی بەردەوام لە پێشکەوتندا بوون. جێمی یەکەم بە ئەنجامی 15 گۆڵ بەرامبەر بە 9 گۆڵ یانەی سلێمانی پێشکەوتنی بەخۆیەوە بینی و هەردوو یانە لە یاریگا هاتنە دەرەوە. لە جێمی دووەم بەستەکردایەتی سەهەند ئەشرەف دەستەکانی سلێمانی لە پێشکەوتن بەردەوام بوون. لە کۆتاییشدا بە ئەنجامی 39 گۆڵ بەرامبەر بە 21 گۆڵ یانەی سلێمانی یاریەکەی بردەوە و بووە پاڵەوانی خولی نایابی تۆپی دەستی کوردستان. سپاس بۆخوا ئەمڕۆ یاریزانەکانمان یاریکی باشیان کرد بە هەوڵی یاریزانەکان و بە هەوڵی مدەڕیب و بە هەوڵی دارە سپاس بۆ یاریکی باشمان کرد چونکە نادی سلێمانی ماوەیەکی دوور و درێژە خەریکی تەمرینکردنە و چەند یاریزانێکی گەڕانەوەتەوە ڕیزەکانی کە وای کرد کاسەکە بە ئاسانتر بەدەست بێنێ. گۆڵچێکمان هێنا ناو گۆڵەکە وەساوە کاپتن شیروان گۆڵچی منتەخەب بە هەموو کەسێ ناسێ گۆڵچێکی باشە یاریزانەکان بە هەمان شێوە چەند یاریزانێکی گەنجن حەزیان بۆ یاریەکە هەیە مدەڕیبەکەمان باشە یعنی مدەڕیبەکەمان لە ئازەوایە بەشداری ئەم فیرقەی بەشداری خولی عێراق بکە. نادی سلێمانی ئینشەڵا بەتەمایە ئەمساڵ خولی پلەیەکی خولی عێراقا بەشداری بکات. گوالەتی پاڵەوانتێکە تا ڕادێک باش بوو بەس فەریقەکان کەم و فەرقەکان 5 فەرقە ینی بۆ توڵەی کوردستان زۆر کەمە بۆ لەخوا بە زیابەتە یاری کۆتایی هاتین بە کۆمەڵی گەنج و کۆمەڵی یاریزانی لاو و باسەکی باشیان پێشکرد چاوەڕێی دووار ڕۆژێکی باشیان لێ دەکەین و پیرۆز باش لە یانە سلێمانی دەکەین و بە کەمترین بودجە توانیمانام خولە بکەینەوە کەمترین بودجیان ناوە بە ئێمە شتەکانمان کردەوە بە یەک قۆناغ نەمانتوانی بە دوو قۆناغیکەین چکە ئیمکانێتێکی وامان لە بەردەستانە و ئێمە حەزمانە کرد بە دوو قۆناغ وایە بەڵام توانیمان لەبەر ئەو ئیمکانێتەکەمە بێ قۆناغ بێن بە کەمتر لە 3 میلیۆنمان وەرگرتووە. خولی نایابی تۆپی دەستی کوردستان ئەم وەرزە بە بەشداری 5 یانە بەڕێوە چوو. یانەکانی سلێمانی و هەولێر و سەیوان و سۆران و قەڵا بەشدار بوون. خولەکە بە سیستەمی یەک قۆناغ یاریەکانی ئەنجام دەدرا یانەی سلێمانی هەر چوار یاریەکەی بردەوە و بووە پاڵەوان. بڕیار تەها کەناڵی پەیام سلێمانی.